پێویستیمان بە یەکڕێزی هەیە یەکدەنگی هەیە بەڕاستی حزبایەتی تەسێک حزبایەتیە کە لە پێناو ئامانجێکی شخصی یا مەسەرەن چەند کەسی بیتن زیانی زۆر بە دۆزی ڕەوای گەلەکەمان ئەگەیەنێتن بۆیە حزبەکان لایەنە سیاسیەکان بەڕاستی کاتیەوە هاتووە خیتابێکی یەکگرتویان هەبیتن ناکۆچیەکانیان وەلاوە بنێن چونکە ئەمڕۆکە دنیا هەمووی خەرکی بەرژەوەندیەکانیانە پێم وایە ئێمەش وەکو کوردستان هەموو بەرژەوەندی نەتەوەی نیشتیمانیمان لەسەر هەموو بەرژەوەندیەکانەوەیە بۆیە یعنی جێداخە بەڕاستی لێرە و لەوێ دژایەتی یەکجێکرێتن لە پارچەکان هەندێک لایەنەوە ئەوەش زیانێکی زۆری بە دۆزی ڕەوای گەلی کورد گەیاندووە بۆیە ئەمڕۆ لە هەموو کات زیاتر کاتی ئەوەیە کورد یەکدەنگ بی یەکگرتوو بیتن یە خیتابی سیاسی بیتن ناکۆچی و بەرژەوەندیە حزبیەکان و شخصیەکان وەلاوە بندرێتن پێم وایە دۆزی ڕەوای گەلەکەمان نیشتیمانەکەمان لە هەر هەموو بەرژەوەندیە حزبی و کەسیەکان گرنگترە بۆیە ئەگەر ئەمڕۆکە فریای خۆمان نەکەوین ڕەنگە سبەی درەنگ ببی بۆیە کاتی ئەوەیە کە بە خۆمان بینەوە بەڕاستی بەرەنگاری ئەو ئاڵنگاریە شۆڤێنیانێ بینەوە لە نێوان نەتەوەی ئیقلیمیەکان کە بەرامبەر نەتەوەی کورد دەکرێتن و بە تایبەتیش ینی ئێستا کە دەبینی ینی بە زۆرێک لە زۆرەکان دژاتی زۆرێ سەرکوتی ئازادیەکانی مافەکانی گەلی کوردەیە لە چوار پارچەی کوردستان لەوەتەی کورد هەیە و دابش کراوە بەسەر چوار وڵاتی جیاواز هەر وڵاتە و بە بیانووی جیاواز میلەتی کورد سەرکوت ئەکا هەر وڵاتە و مەسە بنمونە تورکیا بە شێوازێک ئێران بە شێوازێکی تر عێراق و سووریا بە شێوازێکی تر ئەتوانین بڵین ئێستا لەم حاڵەتەی ئێستا عێراق و سووریا کەمێک دەسەڵاتی کەمتریان هەیە لە وڵاتانی تورکیا و ئێران کەمتر چەسانەوە و چەسانەوە لەو دوو بەشەی وڵاتانە ئەبینین بۆیە ئێستا ئەوەی هەیە لە لایەنی تورکی کە بەداخەوە ڕۆژانە تۆپبارانی سنوورەکانی هەرێمی کوردستانەکە بە بیانووی ئەوەی کە هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەی لێوە بە هەمان شێوە لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان وڵاتی ئێران بە شێوەیەکی زۆر دڕندانە ناو خاچی هەرێمی کوردستانی عێراق بردومانەکە کەوەش دژی پرەنسیپە نێودەوڵەتیەکانە بۆیە من پێم وایە لە ئێستادا بێ میلەتی کورد لە هەر چوار بەشەکەی یەکگر بێ یەکگرتوو بێ ناکرێ بەو شێوە پەرتەوازی ئێستا هەیە میلەتی کورد بەردەوامی هەبێ ئێمە ئەبینین لە هەموو دنیا هەموو قەومانی دنیا کۆمەڵێک خەڵکێکن ناگانە 5 میلیۆن 6 میلیۆن وڵاتیان هەیە بەداخەوە ئێمەی میلەتی کورد نزیکە بینەوە لە 50 میلیۆن کەس تا ئێستا وڵاتێکمان نییە جێگای داخە تا ئێستا میلەتی کورد نەیتوانیوە یەکدیگر بێ هەر دایمە خۆخۆر بۆ لە ناوەخۆ بۆیە ئەکرێت لە باشووری کوردستان کۆنگرەی نەتەوەی دەست پێ بکرێتەوە کۆنگرەی نەتەوەی زۆر گرینگە بۆ میلەتی کورد ناکرێت کورد ئاوا بە ساویلکەی سیاست بکە لەو ناوێندەدا ئێمە بینین لە باشووری کوردستان کە کۆمەڵێک سەفارەت و کۆمەڵێک هاوپەیمانی نێودەوڵەتی دنیای لێیە بەڵام بینین بە پێش چاوی هاوپەیمانانی نێودەوڵەتی دنیا هەرێمی کوردستان بۆمباران نەکرێت لەلایەن وڵاتی ئێران و تورکیاوە کە چین و قەیان لێ هەمناسیە وڵاتانە بۆیە من پێم وایە حکوومەتی هەرێم لەو بوارەدا سیاسەتێکی سەرکەوتوانە و سیاسەتێکی عەچیمانی نەبووە لە بەرامبەر ئەو وڵاتانە کە بەکاری بێنێ بۆ نمونە ئێستا وڵاتانە دوو وڵاتە دراوسیانە بە کەیفی خۆیان دێن تۆپبارانەکەن ئایا ئەو وڵاتانە هاوپەیمانانە کاریگەری و تەسیراتیان چێ بۆ ڕاگررتنی ئەو تۆپبارانە و بۆمبارانکردنی خەڵکی سیڤیل